بینەران بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن لە کوردستان لە دەرەوەی کوردستان سڵاوی خواتان لێبێت و جارێکتریش لە بەرنامەکەتان پێک دەگەینەوە بۆ قسەکردن لەسەر کێشەیەکی تر، ئەویش کێشەی نێوان دایک و باوک و یەکێک لە مناڵەکانیەتی کوڕەکانیەتی کە بەداخەوە کێشەی ئەم خێزانە نییە، کێشەی زۆر خێزانی ترە کە زۆر جار دایک و باوک گەیانەوێ لە ڕێگەی مناڵەکانیانەوە حەز و ئارەزوەکانی خۆیان بێن نەدی. دایک و باوکە بۆ حەزی کردووە بێ بە پزیشک، بەڵام سەردەمەکەی ئەو بار و دۆخەکەی ئەو لەبار نەبوو نەیتوانیەوە. ئێستا ئەوێ لە ڕێگەی مناڵەکانیەوە ئەو حەز و ئارەزووە کپکراوەی کاتی خۆی تێر بکات، کامەش زۆر جار ڕێک ناکەوێتەوە لەگەڵ حەز و ئارەزوو تواناکانی مناڵەکانیان و ململانی و کێشە دروستە بێ. هەندی حەزی لەوە بۆ ڕۆژی لە ڕۆژان بێ بە ئەندازیان، ببێ بە مامۆستا، ببێ بە هەر شتێک، بەڵام نەیتوانیوە. بەڵام ئەو حەزەی کپ کردووە لە ناو هێشتوێتەوە، ئێستا ئەوێ بەبێەوەی بەخۆی بزانێ لە ڕێگەی مناڵەکانیانەوە حەز و ئارەزوەکانی خۆی بێنێتە دی. کامە کێشە دروستەکات بەڕێزان، چونکە هیچ مرۆڤێک نییە لە دنیا دوو کەس ناتوانانی بدۆزیتەوە وەکو یەک بن. یعنی تەنانە دەوانەی جمک دوانەشن تەوئەم، واتە یەک هێلکۆکەی دایکە بە سپێرمی باوگە پیتێنرێت، دوای پیتانە نەبێ بە دوان، یعنی لە 100% وەکو سێ بکەی بە دوولەتەوە، هەردووشیان وەکو یەکن، بۆ ماوەیان لە 100% وەکو یەکە، یعنی نایەن ناسیتەوە. بەڵام لەگەڵەوەشە دوای ئەوەی لە ناو کۆمەلگا ئەژین حەز و ئارەزوەکانیان جیاوازە بێ، شتەکانی تریان وەکو یەک نییە. چۆن دایک و باوک و مناڵەکانیان وەکو یەکە بن، بەڵام بەداخەوەندێ خێزان حساب بۆ ئەم شتە وردانە ناکەن، بۆیە مناڵەکانیان ناچارەکەن بچنە بەشێکی خوێندن یا پیشە و کاری هەڵبژێرن کە مناڵەکانیان حەزی لێ ناکەن، ئەمان ناچاریانەکەن. اینجا لێرەیە دوو ڕێگا هەیە لە بەردەم مناڵەکانیانە، یا ئەوەیە ملکەچی داواکاریەکانی دایک و باوک بێ، بۆی دایک و باوکی دڵی نەڕەنجێ، واتە حەز و ئارەزوو تواناکانی خۆی کپ بکات، پێشێلی بکات کە ئەگەری زۆر هەیە سەرکەوتوو نەبێت، چونکە ئینسان حەزی لە شتێ نەبێت، توانای لەو بوارەیان نەبێت سەرکەوتوو نابێت. یا ئەوەیە ملکەچی داواکاریەکانیان نەبێ و بکەوێتە ململانی و بگرە و بەردە لەگەڵ یانە کێشە دروستە بێت، کێشەی خێزانی کۆمەڵایەتیە تا دوای. کێشەی جارەمان کوڕەکەیان نایەوێ بچێتە ژێر ڕکێفی دایک و باوکیان و ناچاری کەن ئەو پیشەیە هەڵبژێرێ یا ئەو جۆری خوێندنە هەڵبژێرێ کە ئەوانەیانەوێ. بۆ یەگەشتۆتە و حاڵەتە کە پەنایان هێناوە ئێمە هاوکاریان بین بۆ ئەوەی ڕێگە چارەیەک بۆی کوڕەکەیان لەدەست نەچێت، لە هەمان کاتیشە دایک و باوکی دڵیان نەڕەنجێت، قەناعەتێکیان لێیان دروست بێت. ئێمە هەوڵەین لەلایەنی زانستیەوە هەموو شتەکانیان بۆ شیکەینەوانێ و بە هاوکاری ئەم میوانە بە ڕێزانش کە لەگەڵمانان لە بەشێکی بەرنامەکە ڕابۆچوونی ئەوانی جۆرەگرین، ئەوانیش لەوانەیە کەسێکیان هەبوو بێ وەکو ئەمە، یا ڕۆژێ لە ڕۆژان خۆیان تووشێ و حاڵەتە بوو بێتن و بە شێوەیەکی سەرکەوت و چارەسەریان کرد بێت و ململانێ دەرونیەکەیان و کۆمەڵایەتەکان نەهێشت بێت، سوود لە ڕابۆچوونەکانی ئەوانی جۆرەگرین. هەوڵەی ئینشەڵڵا لە کۆتایی بەرنامەکە دوای گفتوگۆ و دەمەتەقێ و مشت و مڕێکی زۆر بگەینە نەتیجە، چونکە هیچ کێشەیەک بەبێ چارەسەر نامێنێتەوە، چونکە هەموو کێشەیەک هۆکاری هەیە کە دەستمان خستە سەر هۆکارەکان چارەسەرکردنی ئاسانە بێ. باش کەمێکی تر دێنەوە خزمەتتان. بەخێر بن، هیوادارم ئینشەڵڵا بتوانین دوای گفتوگۆیەکی تێر و تەسەل کێشەکە ئینشەڵڵا چارەسەر بکەین و قەناعەت لای هەمومان دروست بێت. بە سۆلافخان لە تۆ دەست پێ بکەین. ئێمە سپاسی تۆکەین دکتۆر کە ڕێگە پێیاوین و هاتوون گوێ لە کێشەکەمانەگری. ئێمە هەرم کوڕەمان هەیە، ئەمانەیە بچێتە کولیەی تۆپ، بەڵام ئەم کوڕی ئێمە ئیلاڵێ منە بێ ببن بە محامی. جا ئێمەش حەزەکەین عایادەیەکی خۆی هەبێت و ئێمەش بڵێنەوە عایادەی کوڕەکەمانە، ئەبێ بە قسەمان بکە. دایک جان، خۆ من نەخوێنم، خۆ تۆ ناخوێنی کاک دکتۆر. دایک و باوکم دایمە سوورن لەسەرەوەی کە من بچمە کۆلێژی پزیشکی. بەخوا من حەزم لێ نییە، حەزەکەم ببم بە محامی، حەزەکەم ببم بە محامی یارمەتی هەژار و زوڵم لە کراوان و کەسانی کەم دەرامەت بم. ئێوە حەزی مناڵیمە من. ئاخر کوڕم تۆ تێکچووی هەیە لە ساڵانەوە نوێی هەبێت و بڵێ من ئەچم ئەبم بە محامی. خۆ تۆ ئەگەر دکتۆریش بی ئەتوانی یارمەتی فەقیر و هەژاران بی. دوای ئەوە تۆ چی تاکو زڵم هەر لە کۆنەوە هەر لە دێرزەمانەوە ئەو زڵمە هەر هەبووە بە قوربان. اینجا تۆ ئەگەر ببی بە محامی ئەچی تاوانبارە بینی، قاتڵە بینی، تۆ ئەڵێ چی دکتۆر؟
وڵام خوشکی من نەزانین چۆنە من بڵێم چی یەکەم زۆر شتەیە کە حەزی تۆیە ینی ئەگەر لێم عاجز نەبی تۆ باوکی حەزەکەن ببێ بە پزیشک ینی لەوا چێ لە کاتی خۆی حەستان کرد بێ بن بە پزیشک بن بە ئەندازیان نەتانتوانی وەتانی لە ڕێی کوڕەکەتانە من بە بنەما دەرونیەکەی پێ بڵم خوشکی من و زۆر حاڵەتی وامان بینیوە بەڵێ وڵایی زۆر کەس دایک و باوک ناچاری کردووە دوایی سەرکەوتوو نەبووە خۆی ئێستا ئەم کوڕەگەر ناچاری بکەی خوشکی من ببێ بە پزیشک لەوانەیە دەرچێ لە کولیە شتە لە بەر یەکات و کێشەنی زۆرمان بینی بەڵام پزیشێکی سەرکەوتوو نابێت ینی شەرت نییە تۆ ئەوەی ئەتەوێت کوڕەکەش وەکو تۆ بیر بکاتەوانی چیە لە ئەو توانایی هەیە وەڵی حەزم لێ نییە بە هاوارەکات دکتۆر گیان ئەو دەرەجەکەی بەرزە لە ساڵانەوەی هەیە بۆچی سەرکەوتو نابێ یعنی ئەو کە ئاوا دەرەجەیەکی بەرزی هەبێت دڵنیام کە سەرکەوتووە بێ دکتۆرێکی باشی ژەبێت نازانم ئەم کوڕی ئێمە بۆچی حەزی لێ نییە بۆ حەزی لێ نیگاگەڵێ نی و هەیە ینی جەخۆیەکشە لە بیری سن نەچێ سۆلافخان ینی کۆلیجی یاساش بەرزترین نمرە وەرەگرێ ینی خۆ شتێک نییە دوای ئەوە من تێناگەم بۆ دایک و باوگە بێ بە نمرەوە بیگرن بۆ بیل لە حەزوارە زۆکانێن بۆ زۆر کەسێ لە بواری وەرزشا خوشکی من بەقەی 1000 دکتۆری دەسەکەی 1000 دکتۆر وڵازار دکتۆری وەکو ئێمەوەی کولەی تۆبیش و ئەوانەی پزیشکیشن بەقەی یاریزانێکی دەست ناکەوانی کە ناوبانگیان هەیە وەزانی ینی هەموو بوارێک تۆ مهمەتیا سەرکەوتوبی تایە وەڵاوانی کە ئێستا لە بواری وەرزشایەکە من دڵنیان بێنە بواری پزیشکی و ئەندازیێرە و فاشی لەبن نابێ ناچار بکرێت تۆ ئەڵیکی بە قوربان واللهی کاک دکتۆر بەڕاستی منیش بە هیچ شێوەیەک حەزم لە کۆلێژی پزیشکی نییە ئەمێ بم بەم حامیەوە بم بەم حامی یارمەتی خەڵک بم یعنی زۆربەی کار لە ماڵەوە سەرزەنشت مەکەن کە ئەبێت و دەرەجەی زۆر بەرزبێنی کە ئەبێت و بەردەوام بخوێنی بەردەوام بخوێنیتەوە بۆی بچیتە کۆلێژی پزیشکی پێم وەڵەن تۆ بە بۆنی برادەرەکانتەوە ناچیت من ئەزانم کە هیچ پەیوەندێکی بە برادەرەکانمەوە نیە یعنی محامی خەونی مناڵی منە نامێ بچمە کۆلێژی پزیشکی ئەمە وەکو خاڵم بم بە محامی و یارمەتی خەڵک بەم و بەڕاستی کاک دکتۆر من هەر خۆم لە دەرزی ئەترسم یعنی کە خوێنە بینم هەموو ژیانم ئەلەرزێت ناتوانم بوەستم لەوێ حەزم لە ناو نەخۆشخانە و ناو نەخۆش و ناو ئەو شتانە نییە بەڕاستی نەخۆشەکەوم خۆیان ئەزانن دوو ڕۆژم پێشت ئەدەرزیەکەیم لە خۆم ڕۆڵە گیان تۆ ئەتەوەکو خاڵە هەر ڕۆژی تووشی کێشەیەک بی بە قوربان خاڵە چی لە حاکمی لە محامی لە حاکمی دەستکەوت کوڕم من واوکە بە خەفەتەوە مەکوژە تووشی شەڕ و ناخۆشیمان مەکە ینی ئەم حەزەکات دیارە خاڵی محامیە لەو بوارەیە حاکمەیشکیدا ینی تۆ معجیبی بە خاڵت دەتەوێت وەکو ئەو بیت بەڵێ بەس کاک دکتۆر من یەک ڕجای لێکم با بە قسەی ئێمە بکە بە قسەی گەورەکان بکە و بە قسەی برادر نەکە ڕجای لێکم بۆ تۆ لەژێر تاسیری برادەراچیتەوە کۆلێجە بە قوربان وڵا دکتۆر ژان ینی ئەتوانن خۆیان پرسیارکەن هیچ برادێکم لەگەڵان نییە کە ئەگەر پشمە بم بەم حامی لە کۆلێژ یاسا بخوێنم هیچ کام لەو برادرانم لەگەڵانیەکە ئێستا لەگەڵ ما خوێن بەس تۆ بابەتەکانی ێزانی یاسا و ڕامیاری کۆلێجی یاسا بابەتەکانی چیە خوێنن کاک دکتۆر من محامی هەر خەونێکی مناڵیم بۆ بەڕاستی ینی بەدەر لە دەرسەکانی کە ئێساشی خوێنم بەردەوام متابعەکەم و سێری ئەو شتاناکەم کە چۆنە هەڵس و کەوتیان چۆنە و چیەکەن و چی ناکەن و ئیتر وردە وردە تەجروبە پێیاکەم و دڵنیام سەرکەوتووە بە بوارەیە ئێرۆڵە گیان تۆ کوڕی مامەکە و دکتۆرە کوڕی باجی حەلای درا سێمان دکتۆرە باشە ئەم هەموو دکتۆرە ئەی تۆش بۆ نایە بە دکتۆر ماشەڵڵا ئێستا خۆت بەقەی دە محامیە زانی تر محامی چی کوڕم دایکە ڕاستەکە وەڵڵاهی ئیشی محاما دەمی سەریە شەیە ئاخر محاما لەکوێ دکتۆری لەکوێ تۆ تازە بە تازە ئەتەوێ ئێمە تووشی ناو سژن و تاوانبار و قاتل و نازانم چی بکەی کوڕی باوکم ئێمە تا تۆمان پێگەیان وەڵڵای خوێنمان بوو بە ئاو بۆ بە قسەمان ناکەی ئاخر نازانم ئیسفادەی چیە تۆ ئەبی بە محامی نازانم قەی ناکە ئەگەر تەماڵێش بێ ئەم هەموو ساڵێ یەکەم بووە ئاخر بۆچی لەمە دواکە ئەگەر ببی بە دکتۆر سەرکەوتوو نابیت ئەی ئەوانەی کە ئەبن بە دکتۆر چیان لە تۆ زیاترە ڕۆڵە چۆن نەخشی من تێناگەم ینی تۆ جارێ ئەڵەی کوڕی فلان و کوڕی فلان ئەم بەراوردکردنە ڕاز نییە خوشە بە ڕێزەکەم سۆلافخان دوو کەس لە دنیا نییە وەکو یەک بێ خوشکی من ینی تۆ بەراوردی مەکە بە کوڕی فلان و ئامۆزای و پورزای و خاڵۆزای یەکەم شت ئەو پێ دەڵێ ئەڵێ من دەرزیە کەم لێ ئێن هەموو جانمە لەرزێ چۆنم دەرزی لە خەڵک بە
وا بڵێن دەرزیشی لە خەڵک نیە ئێمەڵێ خوێنە بینم خەریکە ئابوووریەمەوە خۆ دەزانین دکتۆری وەڵی خوشکی من لە نەخۆش و برینار و چی و تەواری و هەمووی خوێن و نەخۆشی و هاتو هاوە ئەمە بۆنی دەرمان و ئەم کوڕی ئێوەڵێ من ئەمانە پێیز عاجەبم و من پێشتیش قسەم لەگەڵا کرد دایک و باوکم خۆیان شایدن ئێوە خۆتان شایدنی کە بردوتانە بۆ خەسخان نەخۆش بۆ لە حاڵەتێک بردوتانە بەکەوایە بۆ ناچاریەکەی کاک سەرکەوت بۆ لەگەڵ دایکیەوە ناچارێکم چێتەوە کۆلێجە کە کۆلێجەکە خۆی هەمە کۆمەڵی خەسیەت و تایبەتمەندی هەیە من خۆم شخصیە نییە بەخوا منی وەکو ئەوام خوا شاهیدە یعنی کە دەرزیەکەم لێن خوێن لە جیان بەڵێنەوەی بۆ فاسی خوێن و شت ئاوا ئەەکەم زۆر جار ئەو کچەکەی کە دەگەڵ کاک تۆ تۆزی خۆشیلکەەوە دەمارەکانم وایە ئێمە دەست خۆت نییە هەندێک شتێک قوربان بۆ هەندێک پیشە هەیە ئینسان بۆ ئەوە خوا دروستی کردووە بڕوا و هەبێ ئێستا هەندێک کەسێ لە بواری سیاست ئیبداعەکە بەڵام بی بە لە بواری هونەری و فاشی لەبێ هەیە بەعکسەوە لە بواری هونەریە سەرکەوتووە هەیە لە بواری وەرزشا سەرکەوتووە هەیە لە بواری میکانیکە ئیشی میکانیکا سەرکەوتووە ئەمە تواناکانە خوای گەورە تەوزیعی کردووە بەسەر هەموو کەسێکە نابێ ئێوە ئەم کوڕە ناچارکەن بڵێ ئیلا بێ بە دکتۆر ئەوە دکتۆری پێویستی بەم توانایانە هەیە ئێستا هیوا هەیە زۆر ئاساییە چۆنە وێستقانە نەوالیەکە و چۆن عملیاتەکات و ئاوا ئەی دوورێتەوە بەخوا من خەڵگەوەی کە سەرروپیەکە ئایگا بە پێستەکە من لە شڕکم پیاە هەر یەکە و خاصێتی خۆی هەیە خوشکە بەڕێزەکەم ئەوە چییە دکتۆر ئێمە هاتوین پشگیری ئێمە بکەی کە چی بە قسەکان تاوا دیارە پشگیری ئەو ئەەکەی خوشکی من خۆ من لێرەدانە نیشتم پشگیری ئەمەوە بکەم من ئەوەی شتی علمی پێ بۆ باسەکەم خاتون گیان با هەندێک شت هەیە بۆ تۆ بۆ ئەم بینەرە بە ڕێزانش من لێرەدانە نیشتم لای تۆ بگرم لە لای کوڕەکە بگرم کوڕەکەت ئەوانەی ئەیڵێ لەگەڵ عیلمەکەی ئێمە یەکە گرێتەوە خوا شاهیدە بەڵام ئەوەی تۆ ئەیڵێ لەگەڵ حەز و ئارەزۆکانی خۆت هایەکە گرێتەوە خوشکی من چۆن ێسا بڵام نەوەڵا بە کوڕەکە و ناچارکە بچێ ئەی سبەی نەگە دکتۆرێکی فاشیل بوو ئەگەر لە عملیاتێکا زەلامێکی کوشتەوە باسی نازانم نەخۆشی و کشتن و بڕی نەکەی خوشکی من هەموو پیشەیەک لایەنی مەترسیداری تایە خۆ دکتۆری چەند دکتۆر نەخۆش بەلاماریە تەقەی لێ کرد چەند هەیە عملیات فاشیل بوو سەرکەوتوو نەبوو خوشکی من لەوانەیە ئەم کوڕی تۆ بچێتە بواری پزیشکی ڕاستە باسی دەرسەکەیت و یەکەمە بەڵام هەموو ساڵێکیش یەکەم بێ لە کۆلێجی پزیشکی ئەمە لە دەرسەکانە یەکەمە بێ بەڵام لە بواری پراکتیک و عملیە من دڵنیەم فاشی لەبێت بەم حەز و ئارزوی خۆی و بەم توانایی کە ئێستا هەیەتی وڵی دکتۆرگیان ئێمە لە کوڕەکەمانە ترسین ئەترسین تووشی مشکلەیەک بێ ئەگینا چی بکەین یعنی من ئێستا تێناگەم نازانم تۆ حەلێکمان پێ بڵێ و با مشکلەکە حەل بێت فرم بقوبان والله کاک دکتۆر وەکو خۆتی بینی ینی لە ئێستاشە بەڕوونی دیارەکە ئەوانن بە زۆرە نێرن بۆ کۆلێژی پزیشکی من هیچ حەز و ئارەزوویەکم نییە بۆ کۆلێژە ینی دڵنیام ئەگەر بشتم سەرکەوتوو نابم ینی هەموو شتەکان بە زۆر ئەوێ بخوێنم بە زۆر ئەبێ تاقیکردنەوەکانم ئەنجام بم بە زۆر سعی بکەم بە زۆر هەموو شتێک بە زۆر آخر ینی منیش پێویستە مافێکی خۆم هەبێ مافی ئەوم هەبێ کە هیچ نەبێ دوای حەز و ئارەزوەکانی خۆم کەوم من هەر لە مناڵی و حەز و ئارەزووی ئەوە هەموو کە بم بەم حامی بەڵام دایک و باوکم دایمە بە زۆرم نێرن بۆ کۆلێژی پزیشکی ئەنێ من ببم بە دکتۆر بەڕاستی من ناتوانم ئەوە بکەم وڵی کاک دکتۆر با من ڕاست لێرەوە جەناویشی باش بزانی من لێرەوە پێ ئەڵێم وڵی ئەگەر بە قسەی ئێمەکەیت ئەوە ئێمە ژارمەتی تێن و هاوکاری ئەەکەین لە خوێندنەکە تا وڵی ئەگەر ئەشتەوێ حاشا لێ بکەین بڕۆ ئەو کۆلیژەی خۆت حەزیلێتی کاک ئێمە حەزەکەین تۆبی بە دکتۆر نەک بە محامی بەس بۆ بگاتە حاشاکردن و ینی من تێناگەم بۆ ئێوە ئەوە سوورن لەسەرەوەی کوڕەکەتان چێتەوە کۆلێجەوە هاوارە کاڵی ناتوانم ئەوە ئێمەش لە بواری پسپۆڕێکی خۆمانە کە شارەزاییمانێ لەو بوارە خوێنومانە وەڵڵاهی برام لە بەرژەوەندی ئەو نییە ئارێجیان تۆڵێکی بە قوڵان وڵی کاک دکتۆر ئەوە تا ئێستا ینی لە بەچاوی تۆ ئەڵێ حاشا و لێ یەکەم ئاخری ئەی من چی بکەم ئێستا لەو کاتەیە دەسەڵاتم چییە باوکم حاشا لەمە بکە ئەی من نەزانم کاک وڵی سەرکەوتوو نابم ئاخری ئەوە حەزەکەم کوڕەکەتان سەرکەوتوو نەبێت باشە بە ساقەوم ئێمە ئەمانەوێتەوە بەختەوەر بیت هەر ئەوەمانەوێ ئەمانەوێ مستەقبەلێکی باشە دەبێ ئیتر نازانم من لە هیچ تێناگەم وڵی نازان با باوکێ بڕیار بات چۆن سەرکەوتووە بێ خاتون گیان تۆ لەلایەکەوە ئەڵی ئیلا بێ بچیتەوە کۆلێجە ئەویش دەڵێ من لەو کۆلێجە دەرناچم لەلایەکی شەوڵێگە نەچیتەوە کۆلێجە حاشا و لێکەم یعنی تو ێستا خستوتە بەردەمی دوو بەرداشەوە یا ئەوەی حەز و ئارەزوو توانەکانی خۆی لا بەرێت بە قسەی ئێوە بکە یا ئەوەیە بێ بچێت دوای حەز و ئارەزۆکەی کە ئێوەی لە دەست بە نابێ ئەوە دایک و باوک نابێ بم شێوە لەگەڵ مناڵەیە کاک سەرکەوتجان نابێ ئەم شەرت و شروتە دابنرێ بەڵێ بەزانی چۆنە خۆی سەرەتا هەموو کەس ڕەنگە بچێتە شوێنە حەزی لێ نەکا بەڵام بە مروری زەمن دوای ماوەیەک من تەکی دمڕایە بەڵام ئەم کوڕی ئێمە عینادە عینات بۆیە ئێمە ژاتین بۆ لای جەنابێ بۆی دوو قسەی خێری تا بکەی قەنەعاتی پێ بکەین
یعنی بۆ ڕێز لە ئێمە ناگرێ بۆ بە قسەی ئێمە ناکاکەڵین بچۆ بە دکتۆر ینی بۆ ڕێز لە قسەکە ئێمە ناگرێت بەخوا کاک سەرکەوت ئەوەی تۆ ئەیڵێ ئەوە بۆ چوونی خۆتە ئەڵێ ئەگەر حەزیشی لێ نەبێ دوای ئەوە ڕایە بەڵام لە زانست وا ناڵێ لە زانست دەزانی ئێستا چی هەیە لە وڵاتانی پێشکەوتوو چیەکەن قوربانجان تۆ حەزت لە بوارێکە یەن تێستێ بۆکەن ئەڵێن ئەم بوارە بۆ نمونە پزیشکی پێویستی بەوەی ئاوا بێ ئەم خاصێتانەی تیاابێ مامۆسا پێویستە ئەم خاصێت و سیفاتانی تیاابێت تا مامۆسایکی سەرکەوتوو بێ بۆ نمونە ئەندازیات پێویستە ئەم سیفاتانی تیاابێت چکاریەکە ویشەکەی جیاوازە اینجا هێنم تێسە بۆ تۆکەن ئەو سیفەتان و توانانی کە تۆ هەتە لە لانی زیریش و لانی کۆمەڵاتی و لانی هەڵچوونی و چی کاکەی وایە هەڵە منە بم بە تەیار بەڵام کە تێسی بۆگەی سواری چرخوفەلەقەکە بێنی و سعات دەڕشێت و گێژە بێ ئێخ ناگونجێت حەز جیایە هەموو شتێ حەز نییە حەز و تواناکان ئێسام تواناکانی هەیە خۆی ئەڵە من لەو بوارەیە خوێنمەوە خۆمی تیابینمەوە حەزەکەشی لێ هەیە وەختی ئینسان سەرکەوتە بێت کە حەز و تواناکان بێ ئێستا حەزەکەی ئێوە ئەوەی ئەم کوڕە لەم بوارە بخوێنێ بەڵام توانەکانی لەو بوارەیانی قوربانجان ئەو خۆی ئەڵێ من ناتوانم وەڵا پزیشکەکە بێت لە ناو خوێن نابێت بەخوا ئەنوا عەمەلیاتەکە ئەنوا هاتو هاوار و گریان لە بەدەمیات ئەنوا بۆنی دەرما ئەمانە ئایا ئەم کەسە ئەتوانێ ئەوە بکاڵێ ناتوانم بە زۆرە خۆشتان بەڵگەتان لایە کە لە مناڵیەوە کوڕوایە خۆ یەک دوو ڕۆژە نییە لەبەرەوە ئەوە نییە تۆ ئێساوات تێگەشتووی ئەگەر هەرچیەکی پێ بڵی جێبەجێکە و تیا سەرکەوتو بێ وڵی وای تیا سەرکەوتو نییە تۆ کە حتا سیارەگە سیارێ بە دڵن نەبێت تااقەت نیە لێی خۆڕی سیارێ و ئەو شتێک کە خۆ حەزلێتی پیشەش ئاینەشت ئەمە پیشێمە کارەمە کراسێ نییە بە دڵن نەبوو فڕێ بێ کاکە جان ئێساکە چۆ کۆلێجەوەی تر مەسیری هەر لەگەڵ کۆلێجا بێ 6 ساڵ تۆ کۆلێجەکە خوێنی دوایی چێکەی دوای خۆ ناتوانێت بگەڕێتەوە ئەگەر بڵی دەیت ئێسا حەز و ئارەزوەکە و دوای 6 ساڵ بڕاتەوە بۆ کۆلێجەکەیت کە خۆی حەزی لێتی 6 ساڵ لە عمری ڕۆ بە قوربان اینجا چەند خەم و خەفەت و قەلەق و لەلانی دەرونیەوە چەند زەخت و ستێسی لەسرە ئەمە شتێکی باش نییە ئێوە لەگەڵم کوڕەتان نایکەن ئەمە حەز و ئارەزوی ئێوەیە حەز و ئارەزوی ئەو نییە بەڵێ بەڕاستی کاک دکتۆر یعنی نازانم چۆن پێ بڵم باشەوە من چوومە کۆلێژی پزیشکیش بەڵام یعنی وەکو پێم وتی منەوە خەونی مناڵیمە کە بچمە کۆلێژی یاسا و بم بە محامی بەردەوام ئەگەر لە کۆلێژی پزیشکیش بم هەر خەیاڵم لای ئەوەیە و بیر لەواکەمەوە کە کۆلێژی یاسا چۆنەوە و چۆن ئەبین بە محامی و چۆن یارمەتی خەڵکە ئێن و دڵنیام ئەگەرەوە نەبژ بیرکەمەوە تووشی نەخۆشیێکیشە بم بە قورآن خۆیان ژیرۆدا بن بەدەستمەوە یعنی زۆر دوور نەڕۆین هەر کوڕی مامەکەی خۆم حەزی لە ئەکادمیای هونەرە جوانەکە هەم بوو خۆیان و ڕسمیەوەی کێشایە کەس نەیە کێشە کەچی باوکی وتی ئەوێ حرامە و نابێت و نازانم چی یەک دنیا شتی بۆ هێنایەوە و نەچوو دوای 2 ساڵ چوو بۆ ئەوروپا ئێستا لە تووشی نەخۆشی دەرونی وە لەبەرەوەی بێکەسەکە سیلانیە هەر بەتەنیا بەردەوام بیرەکاتەوە ئێستا تووشی نەخۆشی دەرونی بۆ دایک و باوکی تازە پەشیمانن ئەخرێستا پەشیمانی سوودی چیەکە ئیتر کوڕەکەیان لەدەست منیش دڵنیام ئەوە منیان لەدەستە چێت و پەشیمانە بنەوە ئەو بەڵگەیەکی زیندووە لە تەنیشتانە و قوربانجان بەڵێ کاک دکتۆر نەزانم ئەم کوڕی ئێمە تۆ زیاتر سنۆکە وەکو پێم وتی ماوەیەکە و ڕایەت یعنی نازانم بۆ لە مردووە ترسێ دوایەوە ئێمە هەمومان خۆشمان ئەمرین بەڕاستی من لێرە و پێڵم یعنی لەگەڵ ئیشەکە ڕایەت ئیتر من تاکیدم پاشە ڕۆژێکی باشی ئەبێ ئاخر مردوو چی ئەم لێ ترسێ بەس تۆ کە تەلەبەی 6 بوون با بڵێن بیدایەت پێشەوە ئیمتحانی کۆتایی بن ڕۆژێ نەچوی سەردانی کۆلێجی پزیشکی بکەی بزانی بابەتەکانی خوێن بەشکم بۆ چوونەکانەوانە بێ بە قوربان تۆ ئێستا کۆمەڵی بۆ چوونە هەیە تۆ سەردانی کۆلێجی پزیشکی و نەکرد ڕۆژێ لە مەکتەب نەیان بردن تۆ پرسیارە نەکرد بزانی بابەتەکانی خوێن ئەم 6 ساڵە چییە یا پچویدا سەردانت بکردا لە نزیکەوە هاوڕەیەکە هەر هەیە پێشتر لەو مەکتەبەیەوە بووە بزانە ئایا فعلە نقصانەی باوکو دایکە چێڵ ڕاز نییە بچوی تا بزانە تاقیب کردایەوە چوین کاک دکتۆر بە کەشتێکی زانستی لەگەڵ قوتابخانەیە چوین بەڵام یعنی نازانم چۆن بۆ باسکەم یان کامردووەکان دانیەکەم بینی پاڵیان خستی بوو لەسەر قەڵەوێرەیەک هەنێک خەڵکیە تەلەبەکانی لەسەر فێرەکەن بەڵێ قورآن کاک دکتۆر یانی هەر زیڕم کرد یان پلە چوومە دەرەوە لە ژوورەکە من ناتوانم سێری مردوشتی وا بکەم ئەوە تۆ کاکە لە مردووە ترسێ وڵی زۆر جار لە خەستەخانە خاستن لە تەواریەکە و لە زۆر شوێنی تر و نەخۆشە مرێت دیتەوە ژیانە عمری تەواوە باش ئەبێ لە خەستەخانە دکتۆرێکە ڕاکاتە دەرەوانێ و تووشی ئینهیار ببێت تووشی حاڵەتێکی نەفسی بێ دکتۆریان ئەم بخۆی ماشەڵڵا گەورە بۆ پیاوە یعنی ڕەفیقی هەیە کچە یعنی بۆ ئەوان ناترسن بۆ ئەمە ترسێ دوای ئەوەش وڵای من کەسێتی جایە بە قوربان کوڕ کەسێتی جایە کچی وا هەیە زۆر ئاساییە ئافرەتە بۆ 10 کەسی کوشتووە بڕۆ لەو سجنە ئافرەتێکە من چوم وەختی خۆی حەزی لە پیاوێ کرد و پیاوەکە نەیهێناوە
ئیتەناوی ڕق و حقی هەڵگیتووە کە چووە بەڵێن پیاوەکە کەسێکی تری هێناوە ئەو ڕۆژە هەچوانێ بەخۆی خزانوتەوێ قمبلەیە نازان چیە بردوێتی ئەوە وازەحە لە هەندێک شوێن چاگەزانن چێە تەقیبوانێ دە 12 خەڵکە کە بوو حفلەکە چوو بوون مردە بوون ئەوەش ئافرەتە ئافرەتەیە تونند و تیژە کاکە ئافرەتەیە تۆ نابێ و مەقارە نەبکەی جارێ ژن و پیا جیاوازن ڕاستە پیا و زیاتر تونند و تیژدا بەڵام ژنیشمانێ بەقەی دە پیا و تونند و تیژە حاڵەت هەیە باشە بە پرسیار لە جەناب بکەم تۆ بۆ نەچوتە بواری سیاسەتەوە بۆ حەزە سیاست ناکەی کاک دکتۆریان من ڕقی دنیام لە سیاسەتە وەڵڵاهی ناتوانم 5 دقا لە کۆبنەوەیکی سیاسیە دانیشم هەر ناتوانم یعنی ئەو دڵم چاوی لێ ئەی تۆ ناڵی کە ئینسان حەزی لە شتێ نەبووە توانێ ڕابێ ئێرە تۆش با ڕاپاتیدا ئێوە تۆ خودی اعترافەکەی بە قوربان من کە لەگەڵ تا دانیشتم جاریتر باسی حەز و ئارەزۆکان و پیشەکان و ئیشەکانە کرد ئەم پرسیارم لێکرد هەمان جواب بدایە ئەوە تە خۆ دەڵی مڕقم لێتی 5 دقە لە کۆبوونەوەیکی حیزبیە کۆبوونەوەیکی نازان چیە ناتوانم دانیشم کوڕەکە شت لە بوارێکی ترایە بەڵێ آخر بۆی ئێمەش حەزەکەین بچێتە کولی تۆ چکە ئەوە حەز و ئاواتی ئێمە ئەم کوڕەبین ڕۆژێک یعنی بێ بە دکتۆری عیبی چییە؟ لەو ساوە دکتۆرە ئەڵێ ئەمە حەزی خۆیەتی نابێ ئەو حەزەی بکوژین من گەشتمە ئەو قەناعەتی کە یعنی بەڕاستی قسەکانی تۆ ڕاستە لەوانەیە لە دکتۆریە فەشەل بێنێت با بچێتە من نازانم ئەگەر تۆ بڕیاربەی من بە حەزی کوڕەکەمانەکەی چۆنە ئێستا ئێوە کوڕەکەتان خسۆتە بەردەم دووشتەوە دووش یەک لێک ناخۆشترا ئێمەوە لەلایانی دەرونیەوە پێڵێن ململانی پاشەکشە یان ئینسانەکەوێتە بینی دووشتی زۆر ناخۆشەوە بۆ نمونە کچێکەیە تەمەنی 15 ساڵە 7 ساڵە 18 ساڵە با بڵێ باوکیەوێ بیا بە پیاوێکی تەمەەن 7 ساڵ 6 ساڵ ژن بۆ خۆی بێنێ ئێم ئافرەتە فێڵە وەڵا شوو بەو نەکەی ئەو کوژم یا بێ پرچی سپی بۆنیتەوە شووی پێ بکە هەر ناخۆشە لە ماڵی شەو بمێنێتەوە بیکوژێ یاخود سجنیکا لە ماڵەوە یانەیە لە شو هەر ناخۆشە ئەمە ئەم سڕاع ململانێ خەتەرە ئینسان تووشی کۆمەڵی کێشە و گرفتی دەرونیەکە خوشکی بێت ئێوە بم مامەڵێتان کوڕەکەی خۆتان خستۆتە ئەو سڕاع ململانی پاشەکشە هەردووکی ناخۆشە یەکیانە بێ بچێتە کۆلێجی پزیشکی حەزی لێنە دومیش نەچی حاشاو لەکەین هەردووکی ناخۆشە لەم کاتەیە سەرکەوتن زەحمەتە کاک سەرکەوت دەبێ جەنابێ ئێستا دایکی تا ڕادەیە گەشتۆتە قەناعەتێ لەنجامی ئەو مناقەشە و گفتوگۆیە جەنابیش دەبێ بگیتە قەناعەتێ واز لەم کوڕەتان بێنە با ئەو کۆلێجی ئەو مەسیری خۆیەتی کاکە گیان ئەو ئەخوێنێت ئەو ئەزانێ ئەبێ بەچی ئەو پاشە ڕۆژی خۆی هەڵەبژێرێ خۆی ئێمە هەمومان حەز دەکەین من چاگەوا زانم کاک سەرکەوت سۆلافخان لەگەڵ جەنابتانە من هاوڕام هەموو دایک و باوکی حەزەکەم مناڵەکەی لە خۆی باشتر بێ یعنی ئەوە بزانە ئارێت گیان هیچ لەوانەیە خوشکوبرا حەز نەکە خوشکوبراکی لە خۆی باشتر بێ بەس بەخۆ هەموو دایک و باوکی حەزەکەم مناڵەکەی لە خۆی باشتر بێ بەڵام جاری وایە ئێمەی دایک و باوک بەبێەوەی بە خۆمان بزانین بە شێوەیەکی لاشعوری نەستی هەندێک شت فەرزەکەی سە مناڵەکان منەوە کارەسات دروستەکە یعنی زۆر جار تۆ مناڵ نازدار بەخێوەکەی کە نازدار بەخێوێکی لە ناو مێشکتا فکرەیەکی کە نازداری باشە بۆیە خۆڕخ لە مناڵەکە نیە بەڵام کێمە بۆ ڕوونەکەی و نازداری کەسێتی مناڵەکە و تێگا مەفرۆزێکی جۆمان لێ بگەی باڵە کاک دکتۆر ئەگەر ڕوخسەتم بیتێ من لێو ناشارمەوە کاتی خۆی زۆرم حەزەکرد بم بە دکتۆر بەڵام لە بەرنەبوونی و ڕاکردن و شەڕ و شۆڕ و کێشە و مەژغەڵەتم بە ئیشە و بەخێوکردنی مناڵەکان بەڕاستی بۆم نەکرا ئەنجا خۆ باش ئەزانی یعنی ئێستا هەر بۆ نمونە ئەگەر دوو ڕۆژی کە ئەم کوڕە هەر بچێتە داوای کچێک بڵێن ئیشی چێ بڵێن دکتۆرە بڕوات بێ لێ ناپرسن یەکسەر ئێنێ و هەر پێشکەشیەکەن بەڵام خۆ ئەگەر بڵێ محامی حاکمە بۆ نایێنە چی فەرقیە بڵێ بەڵام خۆتە زانی ینی دکتۆر زۆر هاوکاری نەخۆشەکە کاک سەرکەوت محامیش ئێمە باسی و محامیانە ناکەین بەدا خۆندێک جار کە تۆڵەی بە پارە تاوانبارەکە بێ تاوانەوە بە پەنجەی دەسەژمێردێن بەڵام محامی ئەگەر ئەزانی دادوەری یاسا سەروەر بێ دادگا ئیشەکانی خۆی بکە کەسانی وەکو ئەم دڵسۆز کاڵێ من حەزەکەم هاوکاریم زوڵم لێکراو بکەم بڕواو ببێ وەکو ئاوەڕوا لە کودەواری خۆیان مەسەلێکی ئەڵێ گورگ و مەڕ بەیەکەوە ئاوە خۆنەوە ئاوای لێ قوربان بەعکسەوانێ وەڵی زۆر خێزان هەیە ئەڵێ گەر کوڕەکەی محامی بێ یا حاکم بێ منە یەمێ لەوانەی بڵێ نایەن بە پزیشکێک ئەو شتە بۆ چوونە بە پێی عایلە ئەگۆڕە بە قوربانە مەشت نییە هەموو خێزانێ بە توای ئەوە ناگەڕە کشەکەی با پزیشک من خەڵکە ناسمەڵێ من کشەکەم نایان بە پزیشک لەبەرەوەی لەبارەی تایوانی لە خەستەخانەی دوای عیادی و نازانجی ئافرەتەکەم بۆ بڕوای من پزیشک لەگەر پزیشکا زۆر باشە
یعنی ئەگەرم بێ بە پزیشک ژنێکی پزیشکیش بێنێ لە طبیعەتی یەکترەکەت هەیە بەڵام ئێستا بچێتە محامی کەسێکیش بێنی ئینشەڵڵا لە داهاتەوە هەر محامی بێ ئیشەکەیان وەکو یەکە زیاتر لە یەکتری تێگەن ئەو کە نەهاتەوە درنگ هاتەوە لە محکەمە نازانم چی هاوسەرەکەی لی تێگا لەبەرەوە پێویست نییە تۆ ئاوا بەم شێوە بیرکەیتەوە قوربان یعنی وڵا بێ بە دکتۆر اینجا خۆم هەزاران هێر نەخوێنەوارە کاکجان باو باپیری ئێمە وەخت خۆێمی نەخوێنەوار بوون و هەمووشی ژنیان دەستکەوتۆ نابەو شێوە نییە ینی جۆری بیرکردنەوەکە و من نازانم تۆزێک بدەمای زانستی نییە بە قوربان بەڵێ کاک دکتۆر جەناب ڕاستەکەی بەڵام من چۆن لە خۆم دڵنیام کە ئەڵێم بڕۆ کۆلێجی تۆپ ئەو ئەڵێ وەڵام من فەشەلێنم ئێمە کوڕی خۆمانە ئەیناسین ئەی ناڵێ گیا لەسەر بنجی خۆی ڕێتەوە وەڵای کوڕی خۆمانە ئەیناسین ماشەڵڵا دەرەجەی بەرزوە ینی من ینی سێرم لێ ئێستا ناچێتە تۆپ هەم حەزەکەی ئێمەش بێنێتە دی و دڵنیام سەرکەوتووە بێ کاک سەرکەوتجان وڵای من لەگەڵ ڕێزم بۆ پەندە کودەی جا لەسەر بنجی خۆی ڕێتەوانێ ئەمە لە هەموو حاڵەتێکا زیان ڕاز نییە بۆ کەم دایک و باوکەیە زۆر باش و مناڵەکان تووشی لادان و منحەریف دەرچوو کەم دایک و باوکەیە سەرەڕۆ بوون و هەر ئەسڵن دەوری دایکایەتی و باوکایەتیان نەبینی کوڕەکەیان ئینسانێکی باش دەرچوو چکە مامێ خاڵێ ئامۆزای پورزای کاریگەری لەسەرێ بووە ئەمە ڕاز نییە ئەوە زانی بۆچی ڕاستە بەس بۆ ئەو شتانەی کە بۆ ماوە کاریگەری هەیە ڕاستە ئەم لەلایەنی درێژیەوە لەلایەنی جۆری خوێنەکەیەوە لەلایەنی ئەوانەی کە بە بۆم باڵایەوە چیەوە ڕەنگی دەموچاویەوە لە ئێواچێ چونکە جیناتی تایبەتێ نەقڵە بێ ئەمە جا لەسەر بنجی خۆی ڕەتیانی ئەساسی ویراسی بۆ ماوەی هەیە بەڵام هەتاوەکو ئێستا بە قوربان یەک توێژینەوە لە دنیاە نییە بڵێ حەز و ئارەزوو بۆ ماوەیە حەز و ئارەزوو کۆمەلگا بۆ دروستەکات حەز و ئارەزوو بۆ ماوەی نییە تۆ لە کاتی خۆیان حەزت لە کۆلێجی پزیشکی بووە نەوتوانی و ئێستا ئەم مناڵەکەش بە بۆ ماوە حەزەکەی بۆ چوو بێت و ئەوی سەرکەوتووە بێ و حەزی لە کۆلێجی پزیشکی وتە عکسەکەی دیارە لەبەرەوە ئێمە نابێ سەیریکان دێشە لەو پەندە کوردیانە بۆ ئەندی حاڵەت ڕاستە بۆ ئەندی حاڵەت ڕاست نییە تۆ پێی بڵێ دایک و باوک چۆن مناڵەکەشی وا بێ مستەحیلە تەنیا لە بۆ ماوەیە ئەوە بنجەکەیە چکەڵی جا لەسەر بنجی خۆی ڕێتەوە ینی ئەساسەکەی یەکێکە ئێمە بەس بۆ ماوەمان هەیە لە ڕێگەی جینات و کرۆمۆسۆماتە جەنابە دەزانی خوێنەواری بۆ مناڵەکە و نەقڵ بۆ جیناتانی ئێوە زۆر سیفات هەیە بەڵێ ئێسا وەکو ئێوە بە زۆر سیفاتە جسمیەکانە ئەوانی علاقی بە مێشکەوە علاقی بەڵام حەز و ئارەزوو شتێکی کۆمەڵایەتیە و لە ئەنجامی بە کۆمەڵایەتیکردن تێکەڵبوون لەگەڵ خەڵکە ئەوەتە خاڵی تەسی لەسەری هەبوو تۆ تەسی لەسەر نییە ئەو لە دوا قۆناغی ڕزەکاریایە لە قۆناغی ڕزەکاریە کەسانی دەروی خێزان گرنگیان لەسەر مناڵەکانمان هەیە گۆرانی بێژەکەم و مەسیلێکە نازانم چی ڕاضیەکە ئێمە ئەوە کاریگەریمان لەسەر نییە وتە مەعجیبە بە خاڵی حاکمێکی سەرکەوتوو بووە هەم حەزەکە وەکو خاڵی بێ حەزەکە لەو بوارەیە سەرکەوتووە لە بواری پزیشکیانڵێ من ناتوانم ینی پێویست نییە بەم شێوەیە بەردەوام بن عیناد و کەل لە ڕقیەکەتان و باکسەوە ئێوە عیناد و کەل لە ڕقم بێ قەزا بن وڵی کاک دکتۆر من ببوورم قسێ لە حزوری جەناب تاکەم ئەوەی ڕاستی بێ من و دایکاتین بۆ لای جەناب بۆی هاوکاری مامکەی ڕێگەیەکی ڕاستمان پیشانبی بەڵام هەست دەکەم یعنی ئێمە هەموو دەرگاکانمان لەسەر داخرێ ئێمە هاتین بۆ لای تۆ بەجددی قەنەعەتێکی پێ بکەی یاخە چۆن قەنەعەت قوربانجان قەنەعەت وەختێک لێ ببناغەیەکە بێ ئێستا ئەم کوڕە و نەحەزی لێتی نەتواناکانی لەگەڵەوەیە تۆ هاتووی وەلای ئێمە خۆیمە ناتوانین خۆیمە ئاسای سەحریمان پێ نییە ئاوایشی لێ بکەین و یەکسەر بە قسەی من تۆ بکە ئەی باشە ئەی ئێوە بۆ قەنەعەت ناکەن بە قسەکانمان کە قسەکانمان هەمووی لەسەر بنەمای زانستی من قسەی جیفانی خۆم دەرنایەنەوە هەمووی بە نمونە بۆ تێنمەوە ئەی تۆ بۆ ڕێی خۆ ناگۆڕی براکەم بۆ تۆ تەوێ کوڕەکە و فاشیل بێت تۆ حەزێکی کوڕەکە و فاشیل بێ دکتۆرێکی فاشیل بێ نەوەڵڵا ئێ وەڵڵاهی کو دکتۆرێکی فاشیل دەرەچێت ئەتوانم پێشبینی بکەم لەسەر چیم پێشبینیاکەم لەسەر حەز و ئارەزوەکانی لەسەر قسەکانی خۆی لەسەر تواناکانی لەسەر ئەو بۆچوونانی کەیەتی من پێشبینیەکەم و زۆر حاڵەتی وازوە بە زۆر دایک و باوک نردووانە بنسەن بێ بە مهندیس حەزی لە هەندەسە نەبووە ئێ دوای کولی هەندەسەی تەواو کردە بەس مهندیسێکی فاشیل بووە بەڵام لەوانەیە کەسێکی چۆتە کۆلێجی وەرزشەوانێکی زۆر سەرکەوتوو بووە چۆتە کۆلێجی هونەرە جوانەکان ئەکتەرێکی زۆر سەرکەوتوو بووە چۆتە کۆلێجی مەسەلەن کشت و کاڵ لە بواری کشت و کاڵە زۆر سەرکەوتوو بووە قوربان بوارەکان زانایەکێ من هەموو جارێ باسیەکەم نازم تۆ پێشتر بیستوتەیانە ناوی گاردنەر هەتا ئێستا ئیسپاتی کردو نۆ جۆر زیرەکی هەیە بە قوربان هەمووشی ئەساسی فەسلەجی مێشکی بۆ دۆزیوەتەوانێ ناکرێ ئێستا هەل بوارێکا بینی زۆر کەس لە مەکتەب فاشیل بووە هەر نەیخوێنەوە بەڵام چۆتە بوارێکی ترە بواری سیاسەت و بواری کۆمەڵاتی و داعی کردو داهێنانی کردو لەبەرەوە ئەمە تواناکانی مرۆڤە خوای گەورە ئێمەی دروست کردو بۆ هەموو جۆرە پیشەیەک ئەگەر هەر هەمومان بۆ دکتۆری پیشای نایە بە قوربان ئەی چێ نەخۆش وایە
وەڵام هەندێکمان بۆ دکتۆری زۆر سەرکەوتوین، هەندێکی ترمان بۆ هەندەسە سەرکەوتوین، هەندێکی ترمان بواری کۆمەڵایەتی سەرکەوتوین، هەندێکی ترمان لە بواری هونەریە، هەندێک میکانیکی ئەمە تواناکانی ساڵە. یعنی جەوە قەرار بۆ ئێوەیە من باەکشتیشە پێ بڵێم کاک سەرکەوتجار سۆلاف خان جەنابیشە تۆ سەر هەمان شدوتە قەناعەتی پێ بکەیت من ناتوانم بە هیچ کەسێک بڵێم نەبەوە توانم بڵم بڕۆرە کۆلێجی پزیشکی نەتوانم پێ بڵم چۆرە کۆلێجی یاسا نەئێمە ئێوەش دەتوانم واز لە فکرتان بێن من شتەکانتان بە ڕوونەکەمەوە بڕیار کۆتایی بۆ خۆتانە چکە من ئەگەر وتم چۆرە کۆلێجی پزیشکی و فاشیل بوو لەم لەولا ئاڵێ ئەو بە منی وتووە ئەگەر بڵم مەچۆرە کۆلێجی یاسا و لە شوێنێکی فاشیل بوو ئاڵێ ئەو نێ من ناتوانم قەرار بە من بۆ مناڵی خۆشم قەرار نایم بە شتەکانە بۆ ڕوونەکەم بە قوربان ئێستا من بۆم ڕوون کردیتەوانێت کە ئاڵێم ئێوە زیاتر حەز و ئارەزوی خۆتانە فەرزەکەن بەسەر ئەمەیە ئێمە لە بواری دەرونیا و شتانەمان هەموو هەیە ئێوە زیاتر کاریگەری کۆمەلگاتان لەسەرە دکتۆر عیادەیەک و قوتعەیەکی هەبێ خۆ محامی شەر عیادەی هەیە فەرقی چییە نووسینگەر چی عیادەیە ڕاوێشکات نووسراوە خۆ جاری وایە وەڵام محامی لە دکتۆر ئەگەر مەسەلە پارە بێ محامی وا هەیە لە دکتۆر زیاتری دەسەکەوێ خوانەی بڕێ ڕسق لای خوایە لەبەرەوە ئێوە زیاتر کاریگەری کۆمەلگاتان خاتون ئەڵێ کوڕی فڵان و کوڕی باجی حەلا و نازام کوڕی خوشکی من تۆ بۆ کاریگەریوان یان ئەگەر کوڕەکەم نەچوە کۆلێجی پزیشکی باجی حەلا و تعلیق لێ با بڵێ قساکە ئاڵێ کوڕەکەی من دکتۆرە کوڕەکەی تۆ دکتۆر نییە چی لاقەوەیە کوڕەکەی لەوانی لەو بوارەیە سەرکەوتوو بێ بەڵام ئەم لەم بوارەیە سەرکەوتووە لەبەرەوە من حەز ناکەمەوە قسەیە بکەن بڵێن تۆ لایەنی ئەوەگری من لایەنی حەقەگرم وەڵای ئێوە لەسەر حەق بوونایە من کێشە هاتوۆتە لامان بۆ نمونە کوڕە ئەوێ بڕۆ بۆ خارج چەند وەکو ئەم دایک و باوکەکەی ناڕازی لەگەڵ یانەکە قسەمان کرد دایک و باوکەکەی لەسەر حەق بۆ چکە ڕۆیشتنەکەی کارە ساتی لە دواوە یعنی ئێوە نی من دای من لایەنگری کوڕەکەی بم نا لایەنگری حەقین جاری وە حەق لای ئێوەیە بەڵام لێرە وەڵا لەم کیسە حەق لای ئێوە نییە بڕیاریش بۆ ئێوەیە هەڵی چی تۆ ئارێجان دکتۆر بڵێم چی ینی تا ئێستا خۆی قسەکانی بۆ گەشم بە ڕوونی دیارە لە سەرێکە وەڵا حاشا و لە یەکەم چیە کۆلێژی پزیشکی جاری وایە دامەنیشتێنێ لە ماڵەوە ئەڵم بەوە من لە مردووە ترسم ناتوانم بچمە وێڵە تۆ لەگەڵ یاڕایی ئەڵێ نازانم چۆ لە داوای ژن یەکسەر ژن تێنێ ئێ با بچمە محامی و کە ژنم با کەس نەماتی پرستی واکوا هەیە باڵە یان کەسێ بچێتە دکتۆر بێ چییە بۆچی چییە ئەمە لەکوێ هەیە هەر دکتۆر بێ یانی ئەوی دکتۆر نەوێتە ژنی نایەنێ نا ئەمە بۆ چوونی خۆتە کاک وڵی دکتۆر من وەکو دایکێک یعنی لە ترسی خۆمەوە بۆ مناڵەکەم یعنی لەیەک لاوە بیرم لێ کردوانێ لە یەک لایەنەوە کە ئەگەر ببێ بە محامی و بچێتە محکەمە و ئەنواعی پیاوی قاتل و کوشتن و توزام وا هەستمەکە یعنی بە خەیاڵە مێنایەوە بەرچاوی خۆم و ئەگەر کوڕەکەم ببێ بە محامی لەوانەیە پیاو کوژێ کچێ بیکوژێ یعنی زۆر تێگەیشتووی خۆ جاری وایە تاوانبارەکەیە ئەمەگرێ بە محامی یعنی ئەم شتەکان نەخاتە ڕوو بارودۆخ و دەوافع و نیەتی تاوانبارەکە ئەوەی کە قاتلە ئەم دیفاع لەوەکە نەک دیفاعی لێ بکات بیکات بە کەسێکی بەری ناشتەکانی بۆ ڕوونەکاتون ئەندێشتێ بۆ محکەمان بەپی یاسا ئەمان بەپی یاسا خوێنویانە خۆ دەزانی یاسای عێراقیمانە یاسای چیمانێ هەمووی بەند هەمووی دانراوە ئەوەی پیاوێ بکوژێ ئەمە حکومەکەیەتی ئەگەر ئەمەی هەبوو ئەمێ خۆشتەکان وەکو ڕاضیات وایە خۆم بەکەیف خۆی دانانیە ئەم بەس شتەکان ڕوونەکاتەوە بۆ حاکمەکە حاکم قەرارەیە ئەگەر لە ئاخری شای شەڕا بوو بە حاکم خۆ ئەم لە گیرفانی خۆی دەری نانێ خوشکی بن یاسا هەیە یاساکە ئەڵێ ئەوەیە ئەوە لە من یاساکە جێبەجێکە ئەڵێ کاکە ئەمە بەسەر تۆ تەطبیقە بێ وەڵی دکتۆر گیان من وەکو دایکێک لە ترسم بۆ مناڵەکەم یعنی ئەوە هەواڵی ناخۆش لە تەلەڤیزیۆنەکانە ئەبیستی لە محکەمە فلان کوژا لە محکەمە فلان شەڕ بوو یعنی من لە لایەکەوە لە یەک لایەنەوە بیرم لێ کردوانێت کە ئەم کوڕی من ئەگەر بچێت بێ بە محامی لەوانەیە یعنی بە خەیاڵی خۆم ئەم هێنایە بەرچاوی خۆم لەوانەیە ئەم کوڕم بکوژن لەوانەیە چوزام شەڕی لەگەڵا بکەن نازانم یعنی بەڕاستی هەواڵەکان ئەوەنە ناخۆشن نازانیم مناڵەکە و بنێریتەکە و چ بڕیارێک بێ سۆلافخان تۆ بە هەڵە لەو پیشەیە تێگەشتی خوشکی من ئەمەگەر پارێزەر بێ دیفاع لە تاوانباری ژەکا و لە بێتاوانی ژەکا و لە زوڵم لەکراوی ژەکا بە پێی یاسا خۆم لە خۆی جیفانی خۆی دەری نایێنێ ئەگەر بێ بە حاکمیش یاسای عێراقیە یاخود یاسای ئەمی لە کوردستان هەیە دیارە بڕگەکان ئەوەی پیاو بکوژێ و ئەم هۆکارانەی هەبێ ئەمە ساڵ حکومە خۆم زیایی ناکە بۆی لەوانەیە مەجاڵی تریش تیا بێ بڵێ ئەمەش و غەڕامە و کەمی کاتەوە لە توانی ئەوی شەش بکە لەبەرەوە ئەمانە بە پێی یاسا ئیشەکەن ئەگەر بە حسابی تۆ بێبێ وەزارەتی داددا بخرێ هەموو پیشەیەک ئێپزیشکی تەقەی لێکراوە خۆ بینیتانە لەگەڵ نەخۆشە دەنگی توش بووە ئەوە تێ مامۆسا پێش ماوەی دوو مامۆسای زانکۆیان شەید نەکرد لە هەموو بوارێکە ئەو کەیسانە حاڵەتانە هەیە بەڵام ئەمە دیاردە نین حاڵەت جیایە و دیاردە جیایە
لەبەرەوە نابێت تۆ دووسێشتی لاوەکێ بیستی بێ چارەنووسی کوڕەکە و خەیتە مەترسیەوانێ یاخود بەدبەختیکەی بچێتە کۆلێجێکەوانێ کە حەزی لێی نییە زیاتریەوە حەستان لێتی یان لەلایانی کۆمەڵایەتی و زیاتر مەڕغوبە وە کۆلێجی پزیشکیش کۆلێجی یاساش بڕواو هەبێ یەکێکە لە کۆلێجە بەرزەکان هەرچەندە لای من هەموو کۆلێجەکان یەکشتن کۆلێجی پەروەردە بێ کۆلێجی ئیدارە بێ کۆلێجی یاسا بێ کۆلێجی زمان بێ هەرچێک بێ ئادا بێ هەمووی هەر کۆلێجە 4 ساڵە یا 5 ساڵە بەکارەنووسێنێ امتیازاتەکانی وەکو یەک وایە ماف و جیاوکیان وەکو یەک وایە لەبەرەوە بەڵام ئێمە کۆمەلگا ئەمەمان بەرز کردوێتەوە ئەومان بەرز کردوێتەوە جینا لە عیلما فەرق و جیاوازی نییە خاتون گیان کاک دکتۆر من سپاسی جەناب دەکەم لە کاتمانگرتی بەڕاستی کێماتینە لای جەنابە حەزمان کرد بە دڵێکی خۆشەوە بڕۆینەوە بەڕاستی مادام کوڕەکەش خۆی حەزی خۆی ئەوەیە و ئەزانێت لە پیشەی محاماتە سەرکەوتووە بێ خۆ ئێمەش هەر دڵخۆشی مناڵەکانمانەوێ وەکو قسەکانیشی جەناب کە دەرکەوت بۆمان دەرکەوت هەم محامات هەم خزمەتە و هەم پزیشکیش هەر بۆ خۆی خزمەتە و خزمەتی نەخۆشەکە من لای خۆمەوە سەرپشکێکم بەڕاستی من پێشەوەی سەرپشکەکەی من ئەمەوێت تۆ یەک لای کەیتەوانێ بە ناوبڕێک وەرەگرین دوایی یەی نەخزمەتی میوانەکانمان میوانەکانی ڕێیان وەرەگرین من نامەوێت ئێستا تۆ ڕاڕایە تا ئەڵەی کەیفی خۆیەتی نامنەمێ بە قەناعەتەوە بەشکی میشەڵات دوای قسەی ئەوان قەناعەتەکە لە 100% دروست بێ پێچەوانی ئەو بۆ چوونەوە بێ نەک بڵی سەر پشکێکم دوایش گلەی لێ بکەی بڵی تۆ بە قسەی من نەکردووە نامانەوێ ئەوە بمێنێ ئەمانەوێ ئەمیش مرتاح بێ لەلایەن دەرونیەوە کاچێتە ئەو کۆلێجە بەس بە چۆنە لەلایەنی دەرونیەوە بەم خۆشی کۆلێجەکە بخوێنێ و دڵنیاز بێ لەوەی کە تۆ لێ عاجز نەبووی خۆشەویستان پاش کەمێکی دێنە خزمەتتان بینەران بیسەرانی خۆشەویست دووبارە سڵاو ئێستا لەم بەشەی بەرنامەکەمان کە کۆتا بەشە ئەچینە خزمەت میوانەکانمان ئەم بە ڕێزانەش ڕاوبۆچوون و سەرنجەکانیان وەرەگرین بۆ ئەوەی ئەم دایک و باوکە لەگەڵ ئەم کاکەیە بگەنە نەتیجەیەک و ئێمە شاوکاریان بین بۆ ئەوەی ئەو کێشە ململانی لە ناو خێزانەکان هەیە نەمێنێت و هەموو لایەکیش ڕازی بێت ئەچینە لای کاک ئەحمەد کاک ئەحمەد گیان فەرمووە با ئێمە ئەوە بکەین کە تەمەنی خۆیان بگەڕێنەوە تەمەنی کوڕەکەیان کە باوکەکە خۆیان بخەنە شوێنی ئەو بەڵێ بە پرسیارێک دەست پێ بکەم باوکەکە ئێستا کاری چییە خۆی بە ڕێزیان کاسبێ لە چی ڕوویەکەوە کاسبی بە چیش دوکانداری ئێستاەکە بازرگانی تیجارەت بەڵێ ئێستا تۆ دوکانداریەکەی حەز بۆ کارەیەکە کردوتە من وەڵاوەکو بەرنامەکە شاوتم حەزمە کردم بە دکتۆر بەڵام بۆی مەشغەڵەت توی شوکارەوە نەمابنا چاریتر بۆ ئە تۆ ئەگەر کاتەکە بگەڕێتەوە ئەو سەردەمە ئەگەر تۆ ڕێگایەکت هەبێ و بتانی بچیتە ئەو دکتۆری و توبەکە بخوێنی کاسبیەکە هەڵە بژێری یاخود دووبەکەەوە خۆی وتی ئەوە هەڵە بژێرم بەس نەیتوانیوە تر مەعیشەتە بێ خۆی شێ بکە جا ئەو ئەوێ و حەزەی خۆی لەما ینی مشکلەکەەوەی ئەم وەکو ئەو بیر ناکاتەوانێ بەڵێ ئێستا خۆشت کەرجێ کاگە ئارێزی کوڕە کە تۆ ئەو ئەوێ و توانای ئەوەی هەیە و حەزی ئەوەی هەیە کە بڕاتە ئەو کۆلێژی یاسایی کە خۆی حەزی لێتی خۆت کەرەجێ ئەو تۆ بڕیاری چییە ئەگەر تۆ لەو شوێنەی ئەوابی وڵاکی دەربڕیارەکە ئەگەر بڕیارێکی منطقی بێ سەرکەوتووە مادەم حەزی لە کۆلێجی یاسابێکیت ئەوە ئاکادەم بەس مشکلەکە ئەوەی ئەم حەزی لەوە نەبووە حەزی لە وەزانێ کوڕەکەشی هەر حەزی لەوەیە ئەو پندێکی کوردیەوەڵی گیا لەسەر بنجی خۆی ڕێتەوە ینی مادەم ئەمە کوڕێتی ئەبێ وەکو ئەم کات ئەمە لەلایەنی زانستی و شتیوانە پرسیارێکی تر هەبوو بە قوربان بەڵێ ئەوەی ئێمە خزمێکمان هەبوو ناسیاوێکمان هەبوو دایک و باوکی وەکو بەڕێزان ڕێگر بوون لەوەی کە کوڕەکەیان بچێتە بەشی کۆمپیوتەرەوە ڕێگر بوون لەوە هەریان وتمە چۆ بەو شەوەی کە ئەمان بەردەوا من لەسەری کە زەرزەنشتێکەن و ڕێگری لەکەن ئەو بە قسەی دایک و باوکی نەکرد و ڕۆشتە کۆلێژەکە و ئێستا یەک کەسێکی سەرکەوتووە و یەکێکە لە بەناوبانگترین کەسەکان کە خاوەن کۆمپانیایەکە ئێستا دایک و باوکەکە پەشیمانن لەوەی کە پێوانوتووە ڕێگری یان کردووە ئێستاڵن خۆزگە ئێمەش هاندانی تۆمان کردایە و سەرکەوتوتر بوویتە لەو شوێنەی کە ئێستاتیایی زۆر سپاس ئەحمەد گیانە چینە لای خاتوسانە
سەرەتا دەستخۆشی بەرنامە کۆلەیەکەم سپاس و من ئەمە پشگیری کاک ئارێز بکەم و ئەبێت سەرپشکیکەنەوەی کە خۆی حەز و خولای بۆ چ کۆلێژێکی و بچێت ئەو کۆلێژە کە کۆلێژی یاسایە من وەکو خۆم ڕێزم بۆ ئەم دایک و باوکە هەیە من هاوڕەکانم وایان لێکردم کە بچمە کۆلێژێک کە بە دڵی خۆم نەبووە و حەزم لێ نەبووە خۆم کۆلێژی دڵخوازم پەرستاری بووە کۆلێژی پەرستاری بەڵام ئێستا لا کۆلێژی ئینگلیزی ئەخوێنم زمانی ئینگلیزی و ئێستا هەستەکەم هیچ سەرکەوتونیم لەو کۆلێژەوە بە دڵی خۆم نەبووە زۆر سپاس یان ئەگەر بچیتە بەشی پەرستاریەکە سەرکەوتوترە بەڵێ بێگومان حەزی خۆتەوە سەرکەوتووە. بوارەکەی بواریش خاستن بۆ ئێوە ئافرەت زۆر سپاس خاتوسانە ئەچینە لای هەنارخان. دەست خۆش دکتۆر بەرنامەکەت زۆر جوانە بابەتێکی زۆر گرنگە بابەتی زۆرێک لە خوێندکارانە کە بە خواست و ویستی خوان نەچوونەتە ئەو کۆلێجی کە خوان بستێنە من وەکو خۆم پشگیری کاک ئارێزەکەم هیوادارم ئەو دایک و باوکەش لە کاک ئارێزی کوڕیان تێ بکەن لەبەرەوەی جستەی ئینسان و ڕوحی ئینسان شتێک نییە کە بەخواست و ویستی خۆت مامەڵی پێوە بکەی ئەم ڕەنگە ئەم بەڕێزە سبێنێ ببێتە پزیشک نابێتە پزیشکێکی سەرکەوتوو من پرسیارەکەم بۆ دایک و باوکە خۆیان ئامادەن کوڕەکە خۆیان بخەنە بەردەستی پزیشکێکی فاشل زۆر سپاس کاک محەممەد سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم من پشگیری ئەم کوڕاکەم کە وەکوی ئیسمیش چەند ساڵە پێش ئێستا هەمان حاڵەتمە بوو بەڵام خۆشبەختانە دایک و باوکم هاتنە سەر قەناعەتی من حەزم لە زانستی کۆمپیوتەر بوو بەڵام حەزیانەکرد بم بە پزیشکە و کاتە پۆلینۆ بووم وتم ناخوێنم و شتانی تر وازیان هێنا کە خوێندم بەڵامی تر بەحسا بە ئەمیز بمە بواری کۆمپیوتەر لە پۆلی با بڵێن لە نوێی بنەڕەتیەوە بچی بۆ کۆمپیوتەر بەڵێ بەڵام ئایانوت ناهەیە منیان خستە بەشێکی زانستی دوای چەند ساڵێکە خوێندم بە 3 ساڵیش پۆلی شەشم بڕی ساڵی یەکەم هەر دەرنەچوم چونکە حەز و خولیام نەبوو چوار خۆی 3 ساڵ لە کۆتاوان لات کە تەنانەت یانێت بەس دەرچۆی چیکەمان لێت نایە بەس تەنانەت دەرچوو واز بێنە کە دەریش چووم ئەموت ناخوێنم تر ناچمە زانکۆ و شتانە تەنها ئاواتانەوە بوو کە پۆلی 6 تاوکەم بەڵام خۆشبەختانە بە یارمەتیان پورزاوشتی خۆم نانێش کە هەروە بمێنمەوە توانین لە 6 شۆ بچی بۆ کۆمپیوتەر هیواتەکە بێتە دیشت نیە بەڵام دوای ڕای خۆم گۆڕا ئێستا لە بەش ئەندازیاری دیکۆرم لەخوا بەزیابێ زۆر باشم و سەرکەوتوشدازیاری کۆمپیوتەر نزیکە میش لەبەر ئەوە جا سپاس کاک محەممەد ینی لێرە ئێمە بێ شتەش بڵێن جاری وا هەیە حەزەکانی ئینسان ئەگەر بنەمایەکی زانستی نەبێ سەرکەوتو نییە تۆ حەزە لە کۆمپیوتەر بوو بێ بەڵام ئێستا پاش ماوەیە کە تەجروبەشتووە تۆ ڕاو گۆڕیوە خۆشە ڕاو بگۆڕیت و بچیتە شوێنێکی تر بەڵام مشکلەکە ئەم گەشتوتە دوا قۆناغی هەڕێی ناگۆڕێ هەر مسڕە لەسەر بۆ چوونەکەی خۆی ئەنی فەرقەکە لەگەڵ ئەوەیە لێرەیە زۆر سپاس کاک محەممەد جان بۆ جەنابیشێ ئێستا هاتینەوە لای بەڕێستان قسە بۆ بەڕێستانە ئەوە هەمویان کاک سەرکەوت سۆلابخان هەمویان خۆ ئەوانی دژیەوە نین و بەڵام لەگەڵ حەقن خۆی زۆر جار کردواری خۆمانڵێ قسەی حەق ڕقە بەخوای گەورە ئەڵێ حەق زۆر کەس لەگەڵی نییە ئەمە با بڵین حەق و ڕاستی تۆ حەز و ئارەزوو هەیە شتێکە مەیلێکە شتێکی شخصی خۆتە ئەمە لەگەڵ عیلمان ناگونجێت لەگەڵ واقع و حقایقە ناگونجێت اینجا ئێستا بڕیاری خۆتانە هەر سوورن لەسەر ئەوە ئەم کوڕە لە بەردەم دوو ڕێگای سێیەمی نییە یا بێ ملکەچی داواکاریەکانتان بێت بۆ ئەوەی تۆ حاشای لێ نەکەی وەکو خۆتەڵی کە ملکەچی داواکاریەکانتان بوو چۆ کۆلێجەشەوە وەکو خۆی ئەڵێ وەکو منیش پێشبینیەکەم وەکو بە ڕێزە میوانە بە ڕێزانەشتن بش بێ بە پزیشکێکی سەرکەوتوو نابێت چە زۆرمان هەیە خۆ پزیشکە بەس پزیشکێکی سەرکەوتوو نییە لەم شانە چەند کەسێ بە پەنجەی دەستەژمێنن ناوبانگیان هەیە لەو بوارە من باسی سەرکەوتنەکەم ئەجینە هەگەر ئیشەکە و هەر ڕۆتین بڕوا شتێکی ئاساییکە وەکو پزیشکەکانی تر ئیشەکە دەڕوا یا وەکو هەموو مامۆستاکانی تر وەکو ئەندازیارەکانی تر یا ئەوەیە دشتان بۆ سێتەوانێ سوور بێ لەسەر بۆ چوونەکەی خۆی ئەو کاتە لە ململانیاژی ینی بۆ ئەو حاڵەتە بمێنێتەوە بۆ ناچاریکەی ملکەچی ئەوە بێ یا دشتان بوەستێ بۆ نەگەینە قەناعەتێک کە شتێک بکەین کە ئەویش مرتاح بێت و بەختەوەر بێ وژوکو دایک و باوک بەختەوەر بن. بەڵێ کاک دکتۆر من سپاسی و هەم ڕابۆچوونی میوانەکانی شەکەم
ینی بە قەنەعەتەوە پێتەڵێ من قسێ هیچ قەلق نیم و ڕاڕاژ نیم من وەکو وتیان وەکو جەنابی شێ فەرمووت ڕەنگە ئەگەر بێ بە پزیشکێکی فاشل دوو ڕۆژی کە من یا دایکی نەخۆش بکەین چینە بەردەستی ڕەنگە نەتوانێ وەکو پێویست خزمەتمانکە لەبەرەوەی یعنی بە زۆری زۆرداری چۆتە ئەو شوێنە ئەمیش عملیاتی بە غەڵەت کە خۆن مرتاح نەبێ قەلق بێ بترسێ وێنێ لەژێر سترێسا بێ و زۆر جارەوەی کە حەزی لە هیچ شێ نەبێت و بترسێ و قەلق بێ تا من جەڕاح کە ئەوانەی زیاتر تووشی سووتانی دەرونیە بن جەڕاحن تۆ تعامل لەگەڵ ئینساناکە لەگەڵ ڕۆح ئینساناکەی ئەو خۆی لە مردووە ترسێ خۆی لە نەخۆشە ترسێ خۆی لە خوێنە ترسێ خۆی پیشەکەی پێ تۆ بیخەیتە بیشەوە تەسەورەکەی سەرکەوتوو بێ ئەو هەمومان وێمە لانی زانستیەوەڕین سەرکەوتوو نابێ بیر و بۆ چوونەکان کە بیری لێکەین و پێشبینیەکەی سەرکەوتوو نابێ بەڵێ ئەجا ئەم کوڕش یعنی شەون و خۆنی زۆر کێشاوە سعی زۆر کردووە هیلاک بووە ئێمەش ڕەنجێکمان لەگەڵایاوە بەڕاستی با ئێمە نەبینە سەبەبێکیەوەی کە ئەم کوڕە حەز و ئارەزوەکانی خۆی بۆی ئێمەوە یعنی لە گۆڕ بچێ یان بچێتە گۆڕ بەڕاستی من هەل لێستەوە پیرۆزبایی لێکە مادام خۆی حەزی لەو بەشێ و لەو کۆلیژەیە خۆی ئەزانێت سەرکەوتووە بێ لەوێ با خۆی قەرار بە من لێرۆ پیرۆزبایی لێکەم و ئینشەڵڵا سەرکەوتووە بێ دەهستە دەستی دایک و باوکە ماچکان کە گەشتنە ئەوە قەناعەتیان لا دروست بوو و ئێمەش مرتاحین بەخوا چە من حەز ناکەم یانی شتەکە بە ئیجباری بێ ئەو بە قەناعەت ینی بە قەناعەتی خۆتان دوایی گلەی لێ ناکەن بۆ قسەی ئێمە وشکان تۆ سەڵاوقاڵێکی دکتۆر گیان ئێمە چەند ساڵە یعنی من و باوکیشی هەوڵمان ناوە کە کەسێکی سەرکەوتوو بێت کە حەزەکانی بۆ جێبەجێکەین یعنی بەڕاستی کە ئەو حەزی لەوێ بێت و هین بێ ئێمە ژەرەوەمانەوە کەسێکی سەرکەوتوو بێت و خزمەتی بەسی ئەوەیە یعنی سەرکەوتنی کاکارێ سەرکەوتنی ئێمە بێگومان اینجا فەرقی نییە محامی بێ پزیشک بێ هەرچیە فیتەر بێ مشکیلە نێموێ خزمەتی کۆمەلگا کاک سەرکەوت حاکمی کە مەریکی هەیە لە یوتیوبێ ساعی بینین نازان بەتەمە بزانە ئەو خەڵکە چۆن یعنی قانونیش تەطبیقەکە ئەشتوانێ خەڵک بەختەوەرکات زۆر جار عاتیفە لەسەر و قانونەوەیە ینی هەندێشت هەیە ئەبێت تۆ حسابی دەوافع و پاڵنەرەکان بکەیت جاریوا لە ناچاریە لە برسێتیە پەنای بۆ دزی بدۆ فەرقی لەگەڵی شتی عەم دەنەچێت دزیەکە اینجا ئەوە حاکمەکان یەکلایەکەنەوە ئەوە یاساکان بۆمان یەکلایەکاتەوە خۆزگە ئێمەش لە کوردستان ڕۆژێ هەزاران کەسی وەکو کاکارێزمان هەبووە بووە بە پارێزەرێ بووە بە حاکمێک دادوەرێکی یاسای جێبەجێ کردا و یاساکانمان بەسەر هەموو کەسا جێبەجێ بووە ئەو کاتە هەمومان بەختەوەرە بین سەرچاوی هەموو کارە ساتەکان کاک سەرکەوت نەهامەتیەکان تاوانەکان نەبوونی یاسای و نەبوونی نەعەدالەتیە ئەگەر عەدالەتی هەبێ کەس عەدالەویتر ناکە کەس هەر یەکە مافی خۆی وەرەگرێ و هەرکی خۆش ێزانێ خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەکە تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لایەک بێ خواتان لەگەڵ